بینەرانی ئازیز و خۆشەویست، جوانترین و گەرمترین سڵاوی بەڕێوەبەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ تەلەڤیزیۆنی حیزبی حکمەتیز بەشی کوردیتان پێشکەش هیوادارم لە هەر شوێن ساخ و سڵامەت و سەرکەوتوو بن. لەم بەشە لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ داوەتمان کردووە لە هاوڕێ سەعید یەگانە ئەندامی کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتیز قسە و باسەکەین سەبارەت بە هێرش و تەعەڕوض و فشاری جمهوری ئیسلامی لە دەرەوەی مەرزەکان کە جەحانمێکی لە ناو ئێرانە دروست کردووە، لە دەرەوەی مەرزەکانیش واز ناهێنێت، فشاری زۆر و زەخت و زۆری خستۆتە سەر بە ئیسلام مەسئولینی هەرێمی کوردستان بە تایبەت زوومی سەوز کە بە ئیسلامی اتحادیە مەیەنیە بۆەوەی کە بارگای ئەحزاب و جەریاناتی سیاسی مخالیفی خۆی کە ئێرانین و زیاتر لە 30 ساڵە لەوێ مقرراتیان هەیە فشاری هێناوە لەم بابەتەوە بۆ تاوتێکردنی ئەم مەسەلە داوەتمان کردووە لە هاوڕێ سەعید یەگانە. هاوڕێ سەعید ئەگەر دەنگی منە بیستی زۆر خۆشاتی بۆ ئەم بەشە لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. زۆر سپاس دەکەم هاوڕێ بوو، سڵام هەیە بۆ ئێوە بۆ بینەرانی تەلەڤیزیۆن فەرموو. زۆر سپاس بۆ تۆ هاوڕێ سەعید، هەروەکو بۆ خۆت ئاگاداری لەم ڕۆژانەدا باقری جێنشینی یا جێگری وەزیری ئوموری خارجەی ئێران ئەخیرەن بۆ عێراق سەفەرێکی کردووە و فشار و زەخت و زۆری خستۆتە سەر دەوڵەتی عێراق بە تایبەت هەرێمی کوردستان، مەسئولینی هەرێمی کوردستان کە لە کوردستانە هەروەکو ئیشارەم پێکرد زیاتر لە 30 ساڵە لەوێ مەقەرراتیانەدا زەخت و زۆرێکی خستۆتە سەرەوانە کە لەو ئۆردوگا و بارەگانەی خۆیان هەڵیان کەن و دووریان خەنە و لەم بابەتەوە جمهوری ئیسلامی کوتم فشارێکی زۆری هێناوە. ئێوە ئەوزا چۆنە بینن ڕژیم چه هەدەفێک تاقیبەکە باتەوەجێ بەوەی کە ئەم ئەحزابە کە زیاتر لە 30 ساڵە لەم شوێنانە و لە کوردستانی عێراق جێگیرن هیچ یەقدام و فعالیتیشی نظامیان دژ بە جمهوری ئیسلامی نەبووە، بۆ جمهوری ئیسلامی ئەم هەموو فشارە هێناوە؟ بەڵێ هەروە کە توش ئشارەت پێ کرد دەمێکی زۆرە چەند ساڵە جمهوری ئیسلامی هەم بە تۆپباران و بۆمباران مەقەڕاتی ئۆپۆزیسیۆنی ئێرانی لە ئەقلیمی کوردستان و هەرتا بۆی کردگە بە دیپلۆماسی و بەندوبەست و بەرحاڵ قەراردادگەر ئەمنیەتی تەک دەوڵەت عێراق و ئەقلیمە تەلاشی کردووە کە بە ئیسڵا ئۆپۆزیسیۆن جمهوری ئیسلامی ئەحزاب و سازمانە کوردستانیەکان لە ئەقلیمی کوردستانە کەروە تۆ ئیشارە ساڵهای ساڵە لەوێ خەریکی فعالیت و مەقڕیان هەیە و مستەقڕن و ئەمانە بەرحاڵ سەرکوبیان کە لەێن حاڵە دووریان کاتە لە مەرزەکان ئێرانوانە بە تایبەت ئەم زەخت و زۆر و تۆپباران وشتە لە 1401ەوە زمانێک کە خیزش ئینقلابی ئێستا لە ئێرانە دەستی پێکرد وماوەی چەند مانگ بەردەوام بوو لەو سەردەمە بە تایبەت لەوەی کە جمهوری ئیسلامی بە شدت داخل ئێرانە تحت فشار بوو، مردم تعرضیان پێکرد، چەندین مان خیابانەکان بووە بە ئێسڵا محلی ئێعتراز و ناڕزایەتی و مبارزەی تونۆتیژ مردم، ژنان، کرێکاران، زەحمەت کێشان، جوانان عەلەی جمهوری ئیسلامی بە تایبەت لە سەردەوە بۆ پۆشانن زەعفەکان خۆی بۆ بە ئێسڵا منحرفکردن ئەفکار عمومی هەم چ لە داخل ئێران و هەم دەرەوەی ئێران نسبت بە تەحولاتێک عەزیم کە لە ئێران دەستی پێکردبوو جمهوری ئیسلامی لە ئێدامەی بە ئێسڵا سیاسەت تەعەڕوزی و سەرکوبگەرانەی عەلەی ئۆپۆزیسیۆن هەتا نەتوانی دەستی کرد بۆ بۆمباران و تۆمباران مەقەڕەکان هەروە بارها کەسێت بە ئێسڵا لەو مەقەڕانە لەسەرم بۆمبارانە و پێشمەرگە و بەرحاڵ نیرویەکان لە دەستەگیانیان لە دەستە و هەتانە تەلاشیان کردووە لە تەڵێک دەوڵەت عێراقەوە و ئەقلیم کوردستان بە تایبەت اتحادی میهانی کردووە ئیشارەت پێکرد وەگە تواودەست بالبەست جمهوری ئیسلامی و مزدور جمهوری ئیسلامی فشار و زەخت و زۆر لەسەر ئەحزاب سیاسی ئەحزاب مستەقل لە کوردستانە عێراق لە ئەقلیم کوردستانە بەستا فرە بکەنەوە و هەروەش کە تۆ ئیشارەت پێکرد ئەخیرەن دوایەوەی کە باقری جێنشین بەستا وەزیر ئومور خارجە کە لەو سانحەی هەلیکۆپترە لە تەک ڕئیسی قاتڵای مرد دووبارە دەتەک دەوڵەت عێراقا گوایە تەسلیماتێکیان گرگاوە ئەخیران چەند ڕۆژ گوزەشتە ئاسایش بە ئێستا اتحادی میهانی ئەختاری داگە بە ئێسڵاح
ئەم ئەحزابە کوردیە ئەگەر چات خۆیان هەروەتو ئشارەت بکرد ڕسمەن ئەوان ئوردوگاکەی بووگە ئوردوگاکەی بێستا پەناهەندێکی ئەسڵ نیروی مسەڵەحی تیانیە نیروی مسەڵەحیان گۆزاوەتەوە چەندین ماڵەوە بەر بەڵام لەسەر فشار جمهوری ئیسلامی و هاوکاری اتحادی میهنی دووارە خەریکن سەخت و زۆر فشارەخەنە سەر ئەحزاب کوردی بە ئێستا کە حتا ئوردوگاکانیان چۆڵکن لێنە نەمێننە و بیخەبیان بەنە سوورداش و ئەربەت کە خۆتان نزانین تر ئەم ئوردوگاکە چۆنە و فرەتر لە معرەز خەتەر و بەرحاڵ تۆ فعالیەت و هەڵسووران و ئەمانیان ئەتوانێت بە شدت مەحدود بکەنەوە بۆچە جمهوری ئیسلامی ئەو کاراکە خۆ زۆر ڕۆشنە جمهوری ئیسلامی خارج لەوەی کە بەرحاڵ ئەمان ئۆپۆزیسیۆن جمهوری ئیسلامین کە بەرها شاهد سازش و بەندوبەستیش حتا لەگەڵ جمهوری ئیسلامیە بووگن و 4 ساڵی ئەخیریش لەمەوەبەر هەر ئەو کاریانە کرد ئەو خەبەراتە کە هاتەمانە لە سووا دانیشتن لە تەک جمهوری ئیسلامی مزاکرێن کرد کە خۆیان لە خەرەوەتیان کەم کارە کریاگەوەمانە منتها جمهوری ئیسلامی بەرحاڵ گەرەکی هەر چفرەترمانە منزەوی کەتەوە لاوازیان کاتەوە بەتایبەت لە سنوورەکان ئێرانەوە دووریان بخاتەوە فعالیتان مەحدودەوە بکاتەوە و بیان قەدەژێر دەسەڵات نەتەنیا ئەقلیم کوردستان حتا لەژێر دەسەڵات دەوڵەت عێراق بیانیانێتەوە کە هەر نەوە تەحەڕک و فعالیت و هاتوچویان بەطور کولی قەت بکەن حتا پاسپۆرتشتیان لێ بسێنەوە و بەطور واقعی حتا گیانیشان بخەنە خەتەر احتمال دەستگیری و بەرحاڵ ئەم جۆرشکەری چاسۆوانە ئەمە هەدەف جمهوری ئیسلامی تاقیبیەکات خۆ زۆر ڕۆشنە لە ئێمە بارها باسەومانە کردگە جمهوری ئیسلامی لە داخل ئێرانە ئەلاڕەغم زەخت و زۆر و سەرکوب دوای خیزش انقلابی 1401 بەڵام ئەوێنی لە داخل ئێرانە مرتب اعتراض و ناڕزایەتی و نفرت لەم ڕژیمە ڕۆژ بە ڕۆژ خەریکە تشتی دەوێتەوە گرانی و چزانم فەقر و فەلاکەت واقعا زندگی لە مردم سەختەوە کردگەسەوە لە پەنایەما ئەوێنی شاهد اعتراض و ناڕزایەتی و مبارزەین ئەلاڕەغم ئەو فەزای اختناقۆمانە خۆ بەدەخەرە جمهوری ئیسلامی گەرێکە بەم شێوە قدرتی خۆی نیشان بات بەم تەعەڕوزگەلا بە تۆپباران بە ئەوەی کە موفق بێت بەرحاڵ ئەم ئەحزابە کوردی مەقەڕاتیان هەرچی فرەتر لە سنوور دوورۆکاتەوە گەرێکی بۆ شێوە قدرتی خۆی نیشان بە زەرچاو بسێنێ کە بێژمە لە داخل ئێرانە قدرتمە لە دەروێ بەرحاڵ مەرزەکانی چوە ئەتوانم هەر کاری لە سمتی بیکەمەوەمانە خۆم لەم ناویچات دەوڵەت عێراق ڕاستیکە هیچ تەفاوەتێکی دەک دەوڵەت جمهوری ئیسلامی نیە حکوومەتێکی قەومی مەسەبیە کە بەشێکی ڕاستن تەک جمهوری ئیسلامیە هەن و هەشت و شعبیە نیروگەر نیابەتی جمهوری ئیسلامی کە خودی جمهوری ئیسلامی بپول مردم و بە ئیمکانات مردم خەریکە تەغزیانەکە بەشێ لەو حکوومەتنا هەن لە حکوومەتە مستەقرن لەیەکتر و خودی دەوڵەت عێراق کشوەر عێراق دوای شەڕ 2003 حملەی ئەمریکا بە عێراق خب ئەسەن بەدەنیەتی نەما هیچتێکی نەما اقتصادی وێرانە نیازی بە فرەشتە سلۆمانە خۆ جمهوری ئیسلامی بە نوعێکی دەمی چۆر کاتۆمانە بەدانن پوڵ و چوزانم بەرق و ئەم جۆرشکەرە واداری کا بەخەرەتە جمهوری ئیسلامی هاوکارەکەوە لەسەرەوە هەرچی فشار فرەتر بێن بە ئۆپۆزیسیۆن مەجموعە و ئەماڵ و فاکتورگەرە نەزم ئیمکانی داگە بە جمهوری ئیسلامی کە ڕەحەت خۆدا نزانی تر سلێمانی و بە ئیسڵا شمال کوردستان ئەو شنووە اتحادیە میهەنی لە واقع حاکمە بووگە مەدان تاقیدا جمهوری ئیسلامی هزارە نیروگەر ئیطلاعاتی لێنەتین و ئەڕۆن بارها فعالین ئۆپۆزیسیۆنیان فعالین سیاسی مەدەنیان ترۆر کردگەلێنا و ئیمکانیان پێدەن بە تۆرە واقعیت ئەران فرەتر اتحادیەمەنی هەبلای جمهوری ئیسلامی و عەمەڵەکە تەکسیاستەکان ئەوە ئاز بە تۆر واقعی بگنە مزدور ئەم ڕژیمە لە نەتیجە هەرچی جمهوری ئیسلامی بژی ئەیکەن ئەوە نییە لە ساڵگەر زانم قاسم سلێمانیە چ مراسمگەری بەرگوزارەکەن مناسبەتگەر مختلف کە جمهوری ئیسلامی هەیەی لە سوور ساڵە ئەمانە مراسم بەرگوزارەکەن و حمایەتەکەن و هاوکاریەکەن لە تەک جمهوری ئیسلامی لە نتیجە مەجموعەیە ئەمانە بووگە فشار بەسەر ئەحزاب ئۆپۆزیسیۆنەوە خەریکن زەخت زۆرە خەنە سەریان و هەروە کە تووشی ئیشارەت پێ کرد چەند ڕۆژنەوە بە ڕەسۆن پیانیان وتکۆ حتا ئوردوگەرێکە مەسەڵەحیش نین نیروی مسەڵەح نین و بەشێکیان ئەسڵ ساڵهای ساڵە هیچ نوع هەڵسوڕان و فعالیتێکی نظامیان نەوگا هیچ شتێک جمهوری ئیسلامیان تهدید نەکردگە بەڵام بەم حاڵە لەم موقعیتە زەعیفەکە ئەوان تیا قەراریان کردوە جمهوری ئیسلامی خەریکە ئیستیفادەکە و لە واقع اتحادی موگەنی بووگە ئەبزارێک بۆ جمهوری ئیسلامی لە ئەقلیم کوردستانە بۆ زەخت و زۆر لەسەر ئەحزاب کوردی و ئەحزاب ئۆپۆزیسیۆنی کردێنە مستەقل لە کوردستانە عێراق لە ئەقلیمە زۆر سپاس بۆ تەوزیحەکانت هەبڕە سەعید دیارە هەروەکو ئاگاداری جەمعێک ئینسانی سیاسی و شەخسیەتای سیاسی و
ئەمانە بە دروست بێسا ئاعتراض و ناڕەزایەتی و تۆمارێکیان خسۆتە ڕێگا دژ بەم سیاسەتەی دژی ئینسانی جمهوری ئیسلامی ئەمە خۆی لە خۆیان مثبەتە بەڵام پرسیارەکەی منەوەیە ئایا جامعەیەکی چەند سەد ملیۆنی چەند ملیۆنی کە ناڕازین بەدەست حکوومەتی جمهوری ئیسلامی و واقعیتەوە تەنیا ناوخۆی ئێران نییە کوردستانی عێراقی ژیا لە مەسئولینەکەی خەڵکی فەقیر وەژارەکەی واقعاً دژ بە سیاسەتی جمهوری ئیسلامی و وەحشیگەری جمهوری ئیسلامی کە هەر تاونتاوێ زەوی وزار و هەموو سەرۆت و سامانەکانیان ئاور تێبەرەدا لایەک و جمهوری ئیسلامی و لایەک تورکیا پرسیارەکەی منەمەیە ئایا ئەم دەرسەدە لە ئێعتراز ئەم تعداد ئینسانە مەحدودە لە جامعە ئەو کۆمەلگایەکی چەند ملیۆنیە کارسازە و مشخصەن ئیدامەی سوالەکەم شاید ببێتە دوو پرسیار سیاسەتی دروست ئەلەی ئەم سیاسەتی دژی ئینسانیەی جمهوری ئیسلامی کاملە و مشخصەن مەوزەی حیزبی حکمەتی سەبارەت بەم یەقدامە دژی ئینسانی وەحشیگەریانەی جمهوری ئیسلامی چییە و کۆمەلگا دەبێت چی بکات؟ ئێمە لە چەند ساڵ گذشتە ئاگادار بووگین ئەڵان وەزیەت مردم لە کوردستان عێراقیچە زۆر وەزیەتی باش و جالب نییە بارها ئەتراز و ناڕزایەتی لەسەر موچەوەوانە حتا لەلایەن نیروگەل ئاسایشەوە نیروگەل نظامی ئەقلیم و سەرکوب کردیان کەسیان لێ کوژیە گەوانە زۆر تەبیعیە اتحادی میهانی و یا حتا کولی ئەقلیم حکوومەتی ئەقلیم اتحادی بە ئێستا حزبی دموکرات بەرزانی ئۆمانە لە شرایەتێکە کە ئەوە بە مردمی خۆیان بەرخوردەکەن معلومە خۆب ئەوجار هیچ هینێکیان نییە یعنی مانعی نینێک بۆ ئەوەی کە سەخت و زۆر بخەنە سەر ئەحزابی ئۆپۆزیسیۆن لێ ئێرانی بە ئێستا لە خاک کوردستان عێراقەوە بە نازی کافی جمهوری ئیسلامی بە ئێستا زەخت و زۆری هەست لە سەریان کە ئەوان ئەو جەروە جمهوری ئیسلامی گەرەکی ڕەفتارکەن و نیشانیان داگە بە تۆر واقعی لە ماوە خۆب تەنیا مەسەلەی بە ئێستا نیروی مسەڵح نییە لێنا تۆ ئەلان کوردستان عێراق وای لێتوە کە بووگە بە ئێستا مەسکەن یا جێ زیندگی بەشێک لە فعالی سیاسی و مەدەنی بە ئێستا مەخالف جمهوری ئیسلامی هەزاران کەس لە خارج لە نیروگەل مەسەلح ئەمە ئەحزابە نیروگەل فعال بە ئێستا فعالین سیاسی و مەدەنی و اجتماعی و کرێکارین کە بەرحاڵ دەستەخت و زۆر جمهوری ئیسلامی گیانیان لە خەتەرا بووگە بە ئێستا ئێرانیان بەجێ شتە چوون لە کوردستان عێراقا زیندگیەکەن یا بەشکیان تەلاشەکەن لە تەریقە و بین بۆ خارج کشوەریشتە منزور مەواسە تەنیا مەحسابە نییە بەڵکو فرێک فعالین سیاسیش بەرهات هەروەکە ئشارم پێکرد لەلایەن ئەوامەڵ جمهوری ئیسلامی ئەوامەڵ نەفوزی جمهوری ئیسلامی و ئیطلاعاتی جمهوری ئیسلامی ترۆر کراون نەتەنیا ئەفراد ئەم ئەحزابە بەڵکو هەتا فعالینی کە هەتا ڕەتیشیان بە مەحسابەوە نەبوون لێنە ترۆر کریاگنەوەوانە ئەنجی فەزایکی زۆر ئیسلام بە لەحاز ئەمنیەتیە و تەنگانەیان ئیجاد کردگە بۆ هەم ئەحزاب بۆ هەم بإصلاة فعاليني كات يعني قري كالبرحان لنا فعال سياسيين وبنابرن لواقع على كردستان عراقا لم بس بدواي أم بإصلاة اختارك آسايش تاقي مع حزابك أو أردوغا كانت شلكن هلوا كتوش إشارة بكر دوستان فرلا روزنامة نقارو فعالين سياسي بإصلاة اجتماعي خودی کوردستانی عێراق بەیانێکیان ئەترازیان کردگە بەم دەستڕێژە بەم زەخت و زۆرە لەسەر حزابەوە داوایان کردگە لە هەموو مردم ئەحزابتر حمایەتکەن و ئیجازە نەدەن بە ئیسڵات لەمە فرەتر ئەم ئەحزاب و نیرووە لە کوردستان عێراق تحت قرار بگرنەوەمانە خۆب ئەمە تەنیا کافی نییە ئەمە تەنیا کافی نییە ئەمە ئەحزاب و جێیان ساڵهای ساڵە وەک تۆ ئیشارەت پێ لە کوردستان عێراق حزوريان مستقرا خليج فعالية هيش لو مزاحمتي كان ابو مردم كردستان العراق بلكو بدرجه زوريش حتى جيغا وريغان هي بيوندي كي تايبتيان هي لقى مردم كردستان العراق نتنيا فعالين وروزنامه نقال بنظر دبي مردمي كردستاني العراق دبي ام زختو زور قبول نكن ام سياسه قبول نكن اعتراض كان باتحاديه مهني واجازه ندن بنظر من تعرض کرد بە ئەحزاب و نیروگەلە هەر سازمان و حزبێک حەق تەبیعی خۆیەکە ئازادانە بتوانی فعالیت کات حزوری ببێنەوە کەس ئیجازەی نییە تعرضی پێ بکات و بەرحەڵ زەخت و زۆر خەنە سەری ئەمانە
تاوجێگە خۆ بە ئێمە هەڵەگەڕێتەوە ئێمە لە ماوەی چەند ساڵەکە حتا مەقەڕاتە تۆباران کردیاگە کەسیان دەستاوە لە مەقەڕاتە مەحزابە ئێمە اعتراضمان کردگە محکوممان کردگە و تەبیعەتەن سیاست و مواضع ئێمە عەلا ڕەغم هەر نوع اختلاف و دووری کە لەم ئەحزابمان بێت تەبیعەتەن نەنزەرێمە محکومە و نەتەنیا ئێمە بەڵکو سیاسەتی دروست و مۆزەعی دروستەوەیە کە هەموو ئەحزاب و سازمان مردمی ئازادی خوا فعالین سیاسی ئەم سیاسەتە محکومکەن و ئیجازە نەدەن کە جمهوری ئیسلامی لە شرایەتێکا لە ئێرانەوە بە شدت تحت فشارە لەلایەن مردمەوە اعتراضات زۆر وەسیع عەلەیە ئەم ڕژیمە ئیجازە نەدەن لە دەروی مرزەکان وەسیلەی عەوامڵ خۆیان کە یەکێکی ئیتحادیە میهەنیە دەوڵەت عێراقا زەخت و زۆر خەنە سەر ئۆپۆزیسیۆن ئێمە مەوازەفین بەرحەڵ ئەمە محکوم بکەین دفاعیان لێ بکەین و سیاسەتی و دروستی ئەو ئوسوڵیش هەر ئەوەیە بە نەزەر من و ئێمە هەر لێرەوە تەبیعەتەن داواکەین لە هەموو ئەحزاب و سیاسی لە هەموو ئازادی خوازان لە مردمی کوردستانی عێراق لە ئەحزابی بەئیسڵاح لە کوردستان عێراقا چه حزابی چەپ و کۆمونی چه حزابی دموکرات هەر حزابێکی تر بەم سیاسەتە ئێترازکەن و ئیجازە نەدەن فرەتر لەمە فشار خەنە سەر زەخت و زۆر خەنە سەر ئەم ئەحزابە و ئەسەر موقعیەتیان بخەنە خەتەر یعنی تواوە تەلاش دەوڵەت عێراق و جمهوری ئیسلامی ئەوەسە کە هەرچی فرەتر ئەمانە سنوورەکانەوە بەتایبەت لە ئەقلیم کوردستان دووری بکەنەوە نزیکیان کەنەوە بە ئیسڵات شۆنگەرێکە ها لەژێر دەسەڵات دەوڵەت عێراق و هەشت و شعبی و نیروگەر وابەستە بە جمهوری ئیسلامی کە ئەمە توانێت خەتەرێک جدی ئیجادکە نەتەنیا ئەمانە فعالیتیان مەحدود دەکاتەوە حتا گیانیشان بە تۆر واقعی خەتە توانن پاسپۆرت و هەموو شتێکیان وسادرە بکەن لە نەتیجا بە نەزەر من ئەم سیاسەتە ئەگەر ئێدامە پێیاکە ئەم زەخت و زۆرە ئێدامە پێیاکە و ئیجازە دەن اتحادیە میهەنی ئەم فشارە لەسەر ئەم پۆزیسیۆنە فرەکاتەوە بە نەزەر من نەتەنیا موقعیەت و فعالیت و هەموو شتێکیان مەحدود دەکاتەوە بەڵکو ئەتوانێت گیان هەزاران ئینسان بخاتە خەتەر نەتەنیا ئەعزا و بەئیسڵاح نیروگە لە مەحزابە ئەم سازمانگەرە بەڵکو هەروەکە ئیشارەم بکرد سەدها و هەزاران بەئیسڵاح فعال سیاسی مەدەنی کە بەدەست جمهوری ئیسلامیەوە واقعان دەرچووبن و پەنابەرن لێنا و زندگی سەخت پێیان تەحمیل بووگە لەنجا توانێت ئەمنیەت و گیانیشان بخاتە خەتەر و هەروەکە ئیشارەم بکرد بارها لەم بنیامگەریشە ترۆتیەکەن لە نەتیجا ئەگەر کۆتای بکەم و جەمیکەمەوە بە نەزەر من سیاسەت دروست مۆزەعی دروست هەر کەس و هەر حزب و هەر جێریانی عەلا ڕەغم هەر اختلافێتەکەم ئەحزاب و سازمانانە کە لەوێ مستەقرن هەسیان دەبێت دفاعیان لێکەن دەبێت حمایەتیان لێ بکەن دەبێت ئەم تعرضاتە محکوم بکەن و ئیجازە نەدەن کە اتحادیە میهەنی و بەتایبەت اتحادیە میهەنی و ئەقلیمی کوردستان ئەم شارە چ فرەتر خەنە سەر ئەحزابەوە بەئیسڵات موقعیتیان تەنگیەکەن و فعالیتیان محدودکەنەوە ئەمانە حەقیانە ئازادانە لێ نەبێن و فعالیت بکەن زۆر سپاس هاوڕێ سەعید وەختەکەمان تەواو بووە مەجالی ئەوم لێ پرسیاری زیاتر بکەم سپاس بۆ تەوزیحەکانت و بۆ بەشداری لەم بەشە لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا سپاسیش بۆ تۆ هاوڕێ ئەبوو زۆر سپاس بۆ تۆش بینەرانی عەزیز و خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی ئەم بەشە لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ داوەتەکەم بینەری دامەی بەرنامەکان بن کات و ساتێکی خۆشتان بۆ ئارەزووەکەم